سلااوان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن سەبارەت بە پێنجەمین کارنەڤاڵی جەماوەری سەرخستنی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین و لە بناری کێوەڕەش کە ئەمڕۆ لایەنگرێکی زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شوێنی مەراسیم و کەرنەڤاڵەکە ئامادە بوون دوور لە پێشبینیەکان ئەو قەرەباڵخی و ئەو جۆش و خڕۆشەی کە خەڵکی دەڤەری ڕاپەڕین و پشدەر و بتوێن بۆ بە پیرەوەچوون و بەدەنگەوەچوونی کەرنەڤاڵەکە و دیتنی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە نزیکەوە بووە جێگەی سەرسوڕمانی لایەنگرانی یەکێتی و تەواوی ئەوانی کە لە شاشە و میدیاکانەوە مەراسیمەکەیان دەبینی کە هەر ئەمە ژۆکار بوو ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتارەکەی کورت و پخت بکاتەوە ئەگەرچی بڕیاروا بوو کە وتارەکە درێژتر بێ دواتریش لە پێگە فەرمیەکانی خۆیەوە داوای پۆزش و لێبوردنی لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین کردبەوەی کە نەیانتوانیوە درێژە بە وتارەکە بدەن و دڵی لای ئەو کەسان نەیە باری تەندروستیان لە نێو مەراسیمەکەدا تێکچۆ و باسی لەوە کرد کە بەوردی لە نزیکەوە چاودێری ڕێژوی تەندروستی و هاوڵاتی خۆشەویستانە دەکات ئەو لایەنگرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات کە لە شوێنی کەرنەڤاڵ ئامادەبوون بە هەر حاڵ دەمەوێت کەمێک ورتر قسە لەسەر قسەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لە کەرنەڤاڵەکە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ کاک زانا حەسەن کە وەک کاندیدی ژمارە 29 لە سەرلیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپیشەیەکی پێشووتریشمان کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە کاک زانا سوپاس بۆ ئەم دەرفەتە کە لەگەڵمانیت و دەمەوێت بەوردی باسی ئەوم بۆ بکەیت ئەو جەماوەرە بێشومار و ئەو ئامادەبوونە زۆرەی خەڵک لە دەڤەری ڕاپەڕین بۆچی دەگەڕێتەوە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان کاک سەرتیب خۆشحاڵم کە لە بەرنامەی پانۆراما بەرنامە ئازیزەکەی تاریخی حیاتی من وەک میوان قساکەم لێرە کە لە ئەرکێکی دیکەی حزبیدا کە کاندیدی ژمارە 29 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و سڵاوڕێزم بۆ تاک بە تاکی هاوڕێ و هاوکارانم هەیە لە دەستگای میدیای کورسات و تۆی برا و هاوڕێژ حقیقەتێک کاک سەرتیب دەڤەری ڕاپەڕین دەڤەرێکی یەکلابووەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە لە بناری قەندیل و لە بناری مامەندە و چیای ئاسۆس لە سەرەتای شۆڕشی نوێ ماڵی شۆڕش یان باوەشە هەرە گەرمونگوڕەکەی شۆڕشی نوێگەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەڤەرە بوو لە دەڤەری خۆشناوەتی بوو لە بناری دۆڵی شاورێ و منتیقەی گوڵان و ئەو ناوچەیە بوو بەڕاستی ئەمە کەسێک کە خۆی شۆڕشێکی بنیاد نابێ خوێنی لە پێناو بەخشی بێ ڕۆحی لە پێناو بەخشی بێ بە بێگومان هەمیشەش لە هەموو وێزگە جیاجیاکاندا دیفاعی لێکە لە ماڵی ڕابردوو ڕاستە بۆی ئەو کەم و کوڕیانەی هەبووە بۆی ئەو نیگەرانیانەی کە هەبووە بۆی ئەو سەختیانەی بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە ڕەنگە لە وێزگەیەک لە وێزگەکانی ژیانی سیاسی و حزبیدا یان انتخابیدا سزای یەکێتی نیشتیمانی کوردستان درابێ بەڵام لە ئێستادا کە دەبینن جۆش و خرۆشێکی یەکجار زۆر گەورە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵەوە هەیە و هەموو ئەو کردارە ئەو گوتارانەی کە ئەیدا و هەموو گفتارانێک کە هەیەی ئەیکا بە کردار ئەوە وای لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین کردووە هەموو ئەوانەی ڕۆژێک ڕێگەیەکی یەکێتی بوونیان تێدایە ئەم ڕێگەتیاندا سەوز بۆتەوە من ئەمەوێت بۆ باسکەم کاک سەرتی من خۆم کاندیدم ڕێگە خۆشت بزانی کە من زانیاریەکانم زوو دەستم بە زانیاریەکە باوەڕ کە دوێنێ ئێوارە زانیومانەکە ئەمڕۆ سەرۆک بافڵ دێ یعنی ئامادەکاریەکان هەبوو بەڵام ینی شتێکی ئەو بۆ شێوە نەبوو کە بڵین بەیانی لێو کەرنەڤاڵ دێ هیچ کەسێک ئاگادار نەکراوەتەوە جگە لە دام و دەستگاکانی ئەعلام و سۆشیال میدیا و ئەوانە یعنی یەک شتی کە دەلالەت لەو بابەتە ئەکا پاڵپشتی ئەوە ئەکا وەنێرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی تۆقاندووە ئەوێ کەرنەڤاڵەکە کەرنەڤاڵێکی خێزانی بۆ لە دەڤەری ڕاپەڕین هەزاران کەس بە خێزانەوە هاتووە مەسەلەن عایلە بە عایلەوە هاتووە وەکو جۆرێک نەبوو لە کەرنەڤاڵی پاڵپشتی لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیداکانی بەڵکو کەرنەڤاڵی سەرکەوتن بوو مژدەی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە هەر چوار بازنەکەی پەرلەمانی کوردستان بۆیە
هەرچی بگوترێ لەسەر ئەو بابەتە کەمە لەبەرەوەی ئەو جۆش و خرۆشە ڕەنگە چاوی کامێرە نەیتوانی بێ بە باشی بیگوازێتەوە بیگەێنێ حەدەسەی کامێرە نەیتوانی بێ وەک پێویست بیگەێنێ بەڵام باوەڕکە کە وەک خۆت لە دەستپێکەکەوتت لە بناری چێوە ڕەش و لەسەر زەی بچووک بە جۆرێک خەڵک خرۆشا بوو یعنی لە هەموو لایەکەوە خەڵکە هات بۆ شوێنی کەرنەڤاڵک. کاکزانە وەک تۆ باست کرد ڕەنگە لە ڕابردوودا دەڤەری ڕاپەڕین سزایەکێتی نیشتیمانی کوردستانیدا بێ بەڵام ئێستا دەیەوێتێتی ببێتە داکۆچی کاری سەرسەخت لیان ئەنی خەڵکی ڕاپەڕین دەڤەری ڕاپەڕین بۆ پێی تۆ کاندیدی وە لە ناو بانگەشەی هەڵبژاردننی تۆ ڕۆژانە بزۆرترین بەرکەوتنت هەیە لەگەڵ خەڵگانی دەڤەری ڕاپەڕین خەڵکی ڕاپەڕین چیان دەوێت لە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ خەڵکی دەڤەری ڕاپەڕین یەکێتیان هەمیشە بە یەکێتێکی سەرپێ دەوێت یەکێتێکی ئازا دەوێت یەکێتێکی چاونەترس دەوێت یەکێتێکی خزمەت گوزار دەوێت یەکێتیان بە زەلیلی ناوێ یەکێتیان بە کەم و کوڕی ناوێ یەکێتیان بەوە ناوێ شاگردی بۆ کەسێک بکە بۆ حەزبێ بکە یان ترسنۆک بێ یەکێتی هیچ کادرێکی یەکێتی هیچ کەسێکی جاو کادرە لە حکوومەت بێ لە پەرلەمان بێ لە حەزب بێ بە ترسنۆکی نانەوێ بەدەست بەوەی کە ڕقم دوو بێ نانەوێت چێتەکان لە دەڤەری ڕاپەڕین دەیانەوێت چێتەکان ڕقم یەک بن وەکو کەسی ڕقم یەک قسە بکەن ڕاستە لەگەڵ تەباین ڕاستە لەگەڵ یەک ریزین بەڵام نانەوێت چێتەکەیان یان کادرانی چێتەکەیان یان ناوچەکانی خۆیان بە شێوەیەک بێ کە بەڕاستی ینی خەڵکی دیکە قەراریان بەسەردا ئەوان بۆیە نیگەران بوون لە یەکێتی لە ماوەی ڕابردوودا بۆیە سزای یەکێتیان داوە بۆیە دڵیان لە یەکێتی هێشاوە بەڵام ئێستا کە دەبینن ناحەقیەکان زوڵمەکان غەدرەکان ستەمەکان هەمووی لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوەیە و یەکێتی بەڕوونی هەردوو هێڵەکە دەرکەوت کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی خەتابار نییە بەهۆی ئەوەیە کە دەنجی کەم بووە و کورسی کەم بووە بۆیە سەنجیشی لەلا حکوومەتدا سەنجی هاوبەشکردن نەبووە سەنجی بەشداریکردن بووە سەنجی بەشداریکردنی شەرەوەت بەسەردێ خەڵک تێگەیشتە و سزادانەی لە دوسێ ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە سەردەمی کابینەی مەسروردا بەسەر خەڵکی کوردستان هات بەسەر خەڵکی دەڤەری ڕاپەڕین هات لەبارەی خزمەت گوزاریەوە ئەوە قەت لەبیر ناکە ئەوان ئەیانەوێت تۆڵەیەک بکەنەوە کە بە جۆرێک بێ کە بەڕاستی بۆ حەوت خولی دیکەش کەس زاتی ئەوە نەکە دەڤەری ڕاپەڕین پارێزگای سلێمانی پارێزگای ئەڵەبجە ئیدارەی گەرمیان سزا بدە بەڕاستی یەکێتەکان ئەوەیانەوێت کاک سەرتیب یەکێتەکانی ڕاپەڕین ئەکی دەمە یەکێتێکەوەیەوێت هیچ یەکێتیەک زەلیلی قبول ناکە لەباری نیشتیمانی لەباری نەتەوەی لەباری خزمەت گوزاری لەباری حکومڕانی لەباری حزبی ئەوان یەکێتێکی بەهێز ئازا چاونەترس و خزمەت گوزاریانە باشە کاکزانە شێوازی بەڕێوەبردن و وتاردانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرنەڤاڵە جیاوازەکان بە کەرنەڤاڵەکەی ئەم ڕۆژەوە بۆ جێگەی مشتومڕوو وە قسە و باسی خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت و بازنەوە دەکرێت ئەم مۆدلە لە شێوازی وتاردان مۆدلێکی کاریگەرەوە دەتوانێت کاریگەری دروست بکە لەسەر لایەنگرانی نەک ئەو پارتە سیاسی کە وتاری بۆ دەدا بەڵکو لایەنگرانی دەرەوەی پارتەکانی بە جۆرێکی دیکە لایەنگرانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێانی پێم بڵێ جەنابەت ینی کاریگەریەکانی وتارەکانی سەرۆک بافوزل تاالبانی بەگشتی لە کەرنەڤاڵەکاندا لە چه ئاستێکدایەوە توانی وتانە جەماوەری دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرەو لای خۆتان ڕابکێشن. کاکزانە گوێبیستی دەنگی بنی؟ دیارە گرفتی دەنگمان هەیە لەگەڵ کاک زانا تا گرفتەکە چارەسەر دەبێت شوێکی کورد وەردەگرین و دەگەڕێمە وڵاتان.
جارێکتر سلااوان لێبێ بەڕێزان بەرنامی لە بەرنامی پانۆراما کاک زانا پێشتر پرسیاریەوەم کرد شێوازی وتاردان و بەڕێوەبردننی کەرنەڤاڵەکان لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆتە جێگەی مشت و ڕووباسی خەڵک لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت باستەوە دەکرێت کە ئەم شێوازە لە قسەکردن و لە وتاردان بۆ جەماوەر و لایەنگرانی حەزبەکەی کاریگەری گەورەی دروستکردووە نەک بە تەنها بۆ لایەنگرانی یەکێتی بەڵکو بۆ لایەنگرانی دەروی یەکێتی ینی دەمەوە پرسارە لە تۆ بکەم وتارە پڕ لە جۆش و خڕۆشەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سۆزی ئەو خەڵکانی کە لە دەروی یەکێتی نیشتیمانی کوردستانن ڕاکێشاوە؟ بەڵێ کاک سەرتیب سەرەتا من ئەمەوێ بۆ بەڕێز و سەرجەم بینەرانی کورسات نیوزیش ڕوونکردنەوەیەک بدەم. هەڵبەت بەڕاستی من وەکو کاندیدێک وە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لێبوردن لە حەماسەتی ئەو هەموو خەڵکە دڵسۆزاکەم. سوپاسی هێز ئەمنیەکانەکەین لە ئاسایش لە پۆلیسی هاتوچۆ لە پۆلیسی ئاگرکوژێنەوە ئەوان بە تەواوی بە ئەرچی خۆیان هەستا بوون و لە هێزەکانی دژە تیرۆری هێزەکانی کۆماندۆ بەڕاستی ئەوان ینی تەقسیریان نەکرد لە ڕێخستنی سەرجەم مەراسیم و کەرنەڤاڵەکەەوە بە تایبەتیش مەسەلەن هێزەکانی فریاکەوتن و تەندروستیش بەڵام ئەوەی کە هەڵبژارنی شوێنەکە بۆ من بڕوونی کەمەوە بەڕاستی هەڵبژارنی شوێنەکە و ینی هەڵبژارنی شوێنەکە گونجاو نەبوو لە ڕووی مەساحەوە مەساحەیەکی بەرفراوان بوو و لە ڕووی شوێنەوە بۆ هاتوچۆ گونجاو بوو بەڵام بەڕاستی ئەوانەی لە شارەزایی بابەتەکە نەزانن کە شوێنی وتاردانی سەرۆک کەمێک نزمتر بوو و ئەوە وای کرد کە هەموو کەس نەیبینێ و جگە لەوەش بەڕاستی لەوەدا گرفتە بوو لە ڕووی پرۆتۆکۆلیەوە و زائیدەن گرفتێکی دیکەش کە هەبوو ئەوە بوو کە بەهۆی ئەو حەشدە زۆرەی خەڵکەوە بۆیە حەشامەتی خەڵکەوە بۆی ئەو هەموو پەرۆشی و حەماسەتی خەڵکەوە بەڕاستی ینی جیازەکان قەتع بوون ینی لە کۆنتڕۆڵی هێز ئەمنیەکانیش دەرچوو بوو. ئەمە وای کرد وتاری سەرۆک نەگا ئەمە ئەو دیوەیە کە خەڵکێکی زۆری نیگەران کرد لەبەرەوەی حەزیان لێبوو ئەو جۆرە وتارەی دانەی کە جەنابەت باسەکەی کە سەرۆکەیدا بەڕاستی گوێیان لێبێ بە جۆش و خرۆش بوو بەڵام باوەڕکە ئەگەر بەهات باو هەموو ئەو مەنتیقەیە بکرابە بە سپیکەر ینی نەئەگەیشت کە قەرەباڵغەکە لە تەوەقوعدا نەبوو بۆیە ئەمە دیوێچێتی من بە خۆم داوای لێبوردن لە خەڵکەکەم داوای لێبوردن لە دڵسۆزانە ئەەکەم کە بە پەرۆشەوە هاتون گوێ لە وتاری سەرۆک بگرن و بەداخەوە بۆ هێندێک گرفتەوە وەکوتم گوێنەجدا. دوو کاک سەرتیب یەک شت هەیە بە حەقیقەت هەموو خەڵکی کوردستان ئەزانێ لە ماوەی ڕابردوودا چەقبەستویەکی تەواو لە سیاسەتکردندا بوو چەقبەستویەکی تەواو لە گوتاری سیاسی و حزبیدا هەبووە. سەرۆک بافڵ مۆدێلێکی نوێی هێناوتەکایەوە مۆدێلێکی مۆدێرن مۆدێلێک کە بەڕاستی هەرێمی کوردستان پێویستێتی واگەر بێت وێ زولانە سیاسیەکانی دیکە ئەمە بۆکو بانگەشە نایڵێم ئەمە وەکو عەتفی حزبیش نایڵێم ئەمە وەکو پرسێکی نیشتیمانی ئێڵێم ئەگەر پاڵپشتی سەرۆک بافڵ بکەن گومانتان نەبێت لەوەی کارێمی کوردستان لەو دۆخە چەقبەستووە چێتە دۆخێکی دیکە لەو دۆخە خراپەی کە هەیە کە گەنج لێ بێزارە کە خەڵک لێ بێزارە کە دەوڵەتێکی نەوعەنما حکوومەتێکی پۆلیسی دروست کرابوو سەرۆک بافڵ ئەو دۆخە باتە دۆخێکی دیکە گوتارەکانی لەو شێوەیە یعنی خەڵک ئێوێ خەڵک معاشی ببڕێ خەڵک معاشی بە ناوی پاشەکەوت هەبێ فەرقی جادەوبان لە نێوان قەزایەک بۆ قەزایە کۆڵانێک بۆ کۆڵانێک ئەگەر پارتی نەبی هەبێ فەرقی ئەوەی کە بە ئارەزووی خۆت ڕۆژنامە نووس بکەی بە تیرۆریست بە ئارەزووی خۆت خەڵک بکەی بە تیرۆریست ئەنجام بێی بە قات و بۆین باخەوە بڵێ کۆمەڵانی خەڵکی کوردستان وەرن خەڵک بەچی دەنگت پێ بدا خەڵک دەنگت پێ نادا خەڵک نایەتە دوای خیتابەکەت خەڵک بێتاقەت بووە سەدان گەنجمان ڕۆیشت لە ئاوەکان خینکە سەدان گەنجمان ڕۆیشت ماڵوێران بوو بڕۆ سەیری مەتاڕەکان کە بڕۆ سەیری ماڵەکان کە هەمووی بەشێکی زۆری پرسێ هەمووی لە بێ ئیشی و لە بێکاریان ڕۆیشت کاک سەرتیب سەرۆک مۆدێلێکی تازەی هێناوە و جگەلەوە جۆرێکی دیکەی لە سیاسەتکردن هێناوە ئەو ناوێ
بە ناڕازگۆی لەگەڵ خەڵک بدوێ ئەو دێوە بە ڕازگۆی بە خەڵک بڵێ ئەوەی دەیڵێم دەیکەم ئەوەی کە دەیڵێم ئەوەش جێبەجێ دەکەم ئەو کردوێتی و نیشانی داوین بۆیشە خەڵک لە دەوری گوتارەکەی کۆبوتەوە و من دەمەوێت لێرە زانیاریەکت پێ بدەم خەڵک هاتووە لانیکەم 4 خولی ئینتیخابیە دەنجی بێچەتی نەداوە ئەمڕۆ لەوێ بووە وەکو من ملپێکی سەوزی لە من بووە بە حەماسەتەوە گوێی لە سەرۆک بافڵ گرتووە وەکو من لۆگۆ وێنەی سەرۆک بافڵ هەڵواسیوە 4 خولەیەکێتی نەبووە 4 نەکویەکێتی نەبوو دەنجی بێچەتی نەدا قەناعەتی بە سیاسەتی یەکێتی نەبووە ئەگەر گوتارەکەی سەرۆک بافڵ نەبێ و ئەگەر جێبەجێکردنی گوتارەکانی نەبێ بە کردارکردنی نەبێ بێگومان خەڵک لە دەوری ئەو گوتارەکۆ نابێتەوە بۆیە گوتارێکی زۆر پێرفێکتە کەواتە وەڵامت چییە بۆ وەڵامت چییە بۆ ئەو نەیارانەی تەقلیدیانەشی هێناوەتە خوارەوە وەڵامت چییە بۆ نەیارانەی یەکێتی کە دەڵێن بانگەشە بەهاشوش ناکرێ بانگەشە بە چاو سوورکردنەوە کرێ ئەوەی پارتی مەبەست پارتیە مەبەست یەک نارمان هەیە پارتیە من نازانم خەڵکی دیکە نبینم ناریەکێتی لەبەرەوەی دەنجیان نابیستم ڕەنجیان نبینم من هەر پارتی هاش و هوشێکی پارتیە بینم ئەویش جەماعەتی مەسرۆر بەرزانیە یەک جار وابزانم بە تەکلیف سەرۆکی هەرێم نێچیرڤان بەرزانیان هێنا بوو وەکو سەرۆک گوتی قاتەکەیان لەبەرداکەن بوو بە قەمیسێکەوە ویست بانگەشە بکە ئەوان ئەڵێ خزمەت گوزاری ئاوەدانی ئارامی ڕێک عکسەکەیەتی ڕێک هەرسێکی عکسەکەیەتی لە شوێی دنیا هەبووە تۆ بانگەشەی ئارامی بکەی بەڵام دەسەڵاتێکی داپلۆسێنەر و پۆلیسی و تۆقێنەربی لە شوێی دنیا هەبووە بڕۆ سزنەکانی هەولێر تەماشاکەن بڕۆ خەڵک تەماشاکەن بڕۆ لەم شاری سلێمانێت تەماشاکەن چەند ئازادی خوازیستا لەو سێبەریەوە ئازادیە دانیشتون ببوورە ئەمە یەک باسی ئاوەدانیەکەن ڕاستە چەند جادەیەکیان ڕاکێشاوە بەڵام ئەرێ ئەو جادانە بەچی زۆر ڕوونکراوە تۆ من نامێ بسمە دیتەیلەکەی ئەی حکومەتی ئاوەدانی ئەی ئەقڵێتی پارتی کە تێیدا مەسرۆر بارزانی تێیدا مسەیتەرە ئەتوانی جوابی ئەومان بداتەوە ئەو ئاوەدانیە لە سنووری پارێزگای هەولێرە بۆ دووسایدی کۆیە بۆ کۆیە نەبوو کە کۆیە قەزایەکە لە هەولێر حکومەتەکەی ئاوەدانی بانگەشەکەی ئاوەدانی کە هەر هەمووی ناڕازگۆیانەیە بەرامبەر خەڵکی کوردستان سنووری هیران و نازەنین سەربەیەوە نیە سنووری سکتان سەربەیەوە نیە سنووری بالیسان سەربەیەوە نیە یەکێتی ببوورە کاک سەرتیب دارەتە زۆر ماندی بۆ پێی لە خەریکی بانگەشەی لە سلێمانیەوە لە سلێمانیەوە پارەی بۆ دابین کردووە ئەمانە ناڕازگۆن ئەمانە زیڕێیان کردووە تۆقیون لە گوتاری سەرۆک بافڵ بۆیە خۆرە دەبێەوە بڵێن قابلە ئەی بەهاش و هوش نابێ ئەوان ئەیانەوێ ئەوانەیان بەدڵا کە خۆیان ئەیانەوێت وەکوانەی کۆمەڵێک دەستی دووشتیان دروست کردو ئەوانەیانەوێت یەکێتی دەستی دوی کەس نییە یەکێتی دەستی یەکە و ئەبێ زۆریشیان پێخۆش بێ کە ئەو باڵانسی هێزە ڕێک بۆتەوە ڕاست بۆتەوە لەبەرەوەی ئەوە کوردستانیان بردۆتە لێوارێک کەنارێک کە بەڕاستی نە کەناری ئارامینە کەناری ماڵوێرانیە و هەتا دوێنێش وەکە ئێستا حەزەکەم سەرنج بزانم لەسەر قسەیەکی دیکەی کوردستان بەرەو کۆتە حەزەکەم سەرنج بزانم لەسەر قسەیەکی دیکەی پارتی کە دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمیەوە هەیە دەڵێت کە ئەم دەسەڵاتە خۆسەپێنە دەڕوخێنین دەیگۆڕین کۆتایی پێدێنین و هەتا کۆتایی لە هەمان لە کاتێکدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەمە لە کاتێکدا کە سەرۆکی یەکێتی بەڕوون و ڕاشکاوی وەڵامی داوەتەوە لەوەی کە حکومڕانی و بەشداری حکومڕانی لە ماوەکانی ڕابردوویەکێتی لە ئاستی کاریگەری و پێگە جەماوەریەکەیدا نەبووە تۆ وەڵامت چییە بۆ ئەم قسەی پارتیانی دەتەوێت چۆن ڕوونی بکەیتەوە لەوەی کە یەکێتی بەشدار نییە لەو کەم و کورتیانە یاخۆ یەکێتی بەشدار نییە لەو دەسەڵاتە خۆسەپێنی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ یەکێتی بەشدارە لە ماوەی ڕابردوودا بەشێکی ئەوەی کە شەریک بووین حکوومەتمان بەدەست بە ڕوئیای
سەرۆک مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیاکی پڕخزمەت گوزاری بوو. ئەو کاتە خەڵک سلفەی زەواجی وەرەگرت، سلفەی عقاری وەرەگرت، سلفەی زراعی وەرەگرت، سلفەی سیاحی وەرەگرت، تواناسازیە بوو، معاش لە 16 مانگەوە دەستی پێکرد، ڕەبتی بە شەخصەوە نەبوو، ڕەبتی بە ئایدیا و ڕوئیا یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو بۆ حکومڕانی. ڕۆژ بە ڕۆژ بەهۆی کێشە ناوخۆیەکانی ئێمە، بەهۆی نەخۆشکەوتن و 2000 کۆچی دوای سەرۆک مام جەلال، بەهۆی نەخۆشکەوتنی هێرۆخان، بەهۆی نەخۆشکەوتنی کاکۆسرەت، ئێمە تووشی گرفتی زۆر بووینەوە. ئێمە هەر ڕۆژێک کە بەیانی لە خەوەڵستای 3-4 کەس بەرژەوەندی خواست باسییانەوە کرد کە ئێمە لە یەکێتی ناوەندێک دروستەکەین، توزانم شتێک دروستەکەین، حەزبێک دروستەکەین. بوو ئەمە وای کرد ئێمە لەناو حکوومەتدا لاواز بین و پارتیژیشی لەسەر کرد و ڕەنگە هەندێک خەڵکیشمان هەبوو بێ ژێربەژێریش نەوعەن ما یەکێتی نەما بێ. ئەمانە ئۆکەی دانی پێداانین بەشێکی خەتای ئێمە بووە لێ ڕناکەین، بەڵام لە دوای هاتنی کابینەینەوە تەنانەت ئێمەیان بە جۆرێک بانگێشکردنیشی تێدانە بووە لە کابینەی هەشتا بە جۆرێک بوو کە بە لەرزۆکتر لە بەرەوەی دەنجی ئێمە ژمارەی کورسی ئێمە زۆر کەم بوو. ئەم کابینەیە بە تەواوەتی خۆی دەرخست با هەموو خەڵکی کوردستان بزانێ تەنانەت ئەگەر وەزیرێک پارتیش بوو بێ بەڵام لە باڵەکەی پاراستن نەبوو بێ و ئۆکەی مەسرور بەرزانی نەبوو بێ کەسێکیان هێناوە لە ناو پاراستن لە ناو ئەو وەزارەتەدانەوە دەسەڵاتی لە وەزیرەکە زیاتر بووە. وەزیرەکە تەنها ڕۆبۆتێک بووە، ئەوانەی خۆیان دەرەقەتی هەندێک وەزارەتی یەکێتی نهاتون. ئەوە بوو کاقوباد و تیمەکەی 6 مانگ بایکۆتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیان کرد، لە ژێرەوە سەرقاڵی ئەوە بوون وەزارەتەکانی یەکێتی ژوەربگرن ئەوەندەی دیکە ماڵوێرانی دروست بکەن. ئێمە زووتریش پێش بانگە 6 پێش هەڵبژاردنیش نیگەرانی بەڕێز کاقوباد هەبووە، وەزیرەکان هەبووە، بەڵام وەکو چەند جاریش ئێمە وتومانە و هەموو خەڵکی کوردستانیش بە ویژدان شایەتیەوەمان بۆ ئەدا کاقوباد هەم نەیویستوە دۆخی ئەم ناوچانە وێرانتر بێ، هەم نەیویستوە ماڵوێرانی زیاتر ڕووبکاتە سنووری پارێزگاکانی سلێمانی وەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان. بەڕاستیش هەم نەیویستوە هەرێمی کوردستان دوو پارچە بێ، قوربانی بەخۆی و بە حزبەکەی داوە تاکو بەوەی کە هەرێمی کوردستان نەبێتە دوو ئیدارە. بەڵام تاکەی لەگەڵەوە قڵێتی هەڵەکەی، تاکەی لێ قبوڵکەی، تاکەی بۆی بڕواتە سەر، ئەوانە چیان کردو بۆ هەرێمی کوردستان؟ لەکوێ بوون؟ لە ڕاپەڕین لەکوێ بوون؟ لە شەڕی داعش لەکوێ بوون؟ ئەگەر هەموو پێشمەرگە قارەمانە و فەرماندە قارەمانە شەهید بوون، ئەوان لەکوێ بوون؟ یعنی خەڵک تاکەی و زوڵمە قبوڵکە، یەکێتی تاکەی و زوڵمە قبوڵکە، تاکەی بڵێ لە بەرخاتری قەواری هەرێمی کوردستان، تاکەی بڵێ لە بەرخاتری یەک ریزیگە لەکەمان. باشەکان خۆ دەزانی ئەقڵیەتە بۆی ئەمە بگەێنمە کۆتایی دەرەنجام کاک سەرتیب، ئەو ئەقڵیەتە ئەڕوخێ کە پێی وایە ئەبێ هەرخۆی ئیمپراتۆر بێ و بە ئارەزووی خۆی چێ مش لە گوێی بوو ئەوە کوردێکی ڕەسەنە چێش ڕخنەیەک سەرنجێکی بوو بخاتە کونجی زیندانەوە. ئەوە ئەڕوخێنن، ئەو ئەقڵێتە ئەڕوخێنن کە پێی وایە سلێمانی دابڕاوە لە هەرێمی کوردستان و دژایەتی سلێمانیەکە. تۆ سەیری کە قەناتێکیان داناوە 25-30 ڕۆژە جنێو بە خەڵکی سلێمانی و شاری سلێمانی و ڕانیە و قەڵازیە و گەرمیان و هەڵەبجە ئەدات. ئەمە ڕقەکەیانە نەیانتوانی بیشارنەوە لە نووسرا و نەیانتوانی بیشارنەوە هەر دەریان بڕی لە خزمەت گوزاری هەر دەریان بڕی. ئەخیر زار حەی ئەلە سەڵات هاتن تەلەڤیزۆنێکیان بۆ کردوتەوە کاکە بە ئاشکرا ئیهانە بە خەڵکی سلێمانیەکەن، بە ئاشکرا ئیهانە بە خەڵکی ڕاپەڕین و گەرمیانەکەن. ئەو ئەقڵیەتە ئەڕوخێندرێ و ئەو ئەقڵیەتە ئەبێ نەمێنێ لە ناو حکومڕانی هەرێمی کوردستانە. بەڵام دام و دەستگاکان بە خوێنی فەرماندە و سەرکردە و شەهیدەکانی خەڵکی کوردستان بەدی هاتوون کە یەکێتی پشتی شێری هەیە لەو مەوزوعە، یەکێتی قوربانی گەورەی داوە بۆ پەرلەمان و حکوومەت و سەرۆکاتی هەرێم و وەزارەتەکان. یەکێتی ناوێ ئەوانە بڕوخێنێ، بەس ئەقڵیەتەکە ئەڕوخێنێ، ئەو ئەقڵیەتەی کە خەڵکی پێ ڕقەم دووە جگە لە خۆی. نابێ لە هەرێمی کوردستان خەڵکی ڕقەم دوو هەبێ و ئەوانەی پێیان وایە کە هەر خۆیانە بێ ئیمپراتۆریەت بن ئەبێ بڕۆن لە گوندێک بۆ خۆیان خاتیەکە ناخاتیەکەن لە مەنتیقەی بارزان. ئۆکەی قبوڵمانە خەڵک لیان قبوڵەکە، بەڵام ئەو ئەقڵیەتە بۆ هەرێمی کوردستان قبوڵ نییە ئیدی. باش
من دوایین پرسیار لە جەنابتەکەم بۆ پێهێستەکەم ماندووی تووباری تەندروستیش زۆر جێگیر نییە بۆیە خۆ دەزانی جەنابەت میدیاکار بووی بەر لەوەی کاندید بیت. پارتی دموکراتی کوردستان لە ماوەکانی ڕابردوو بە بەرنامە کاری بۆ ئەوە کردووە کە لە مقدسات و لە ڕۆڵی پەرلەمان بدا بێ ئەرزشی بکانی. خۆ دەزانی کاری پەرلەمانتاری کارێکی پیرۆزە. پەرلەمانتار و پەرلەمان دامەزراوەیەکی گرنگە لە هەموو دنیاداوە بڕیاری چارەنووسازی تا دەدرێت. بەڵام لە هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان لە خۆڵەکانی ڕابردوو بە بەرنامە کاری بۆ کردووە لەم دامەزراوە شەرعی و یاساییە بدات. حەزەکەم ئەم پرسیارە بەو شێوەیە بکەم، هەر بەڕاستی ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانەی کە دەچنە پەرلەمان ئەنی بەرنامەتان هەیە بێ حورمەتیکردن بەم دەستگایە ڕابگرن؟ کاکسەرتی بەو دامەزراوانە بەرهەمی خوێنی شەهیدان و ئارەق و ماندووبوونی خەڵکی کوردستانن. پەرلەمان ئەگەر ئەکتیڤ بێ، پەرلەمان ئەتوانێت زۆر شت بکە. ئەگەر ئێمە پرۆژە یاسای بودجەمان هەبێ پێویست ناکە بودجەی شارەوانیەک 5 ملیار و بودجەی شارەوانیەک 300 ملیۆن دینار بێ. ئەگەر ئێمە یاسای بودجەمان هەبێ پێویست ناکە ئێمە باسی ئەوە بکەین کە ڕێگایەک قیر کراوە ڕێگا قیر نەکراوە. پێویست ناکە بڵێن لەسەر فەرمانی ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان 1.5 ملیۆن سەرف کرا بۆ پارێزگای سلێمانی وەکو ئیهانەکردن. ئەمە یاسای بودجێ، ئەمە پەرلەمانە. دوجار پەرلەمانتار چاودێری ئەم دۆخاکە. ئەگەر پەرلەمانێکی ئەکتیڤ هەبێ کەوان بۆیە نایانەوێ هەبێ بۆەوەی هەر خۆیان قەراردەر بن، هەر خۆیان بڕیاردەر بن و هەم خۆیان خۆسەپێن و تاکڕە و دیکتاتۆر بن. بۆ ئەوە وایان لێ کردووە. تەنانەت سەرۆکایەتی هەرێمیش کە ئامۆزاکەی بوو تەهمیشی کردووە بۆ ئەوەی تەنها قەراری خۆی بێجینا. پەرلەمان زۆر دەتوانێت. پەرلەمان ئەتوانێت هەرێمی کوردستان بکاتە خاوەنی دەستورێک. ئێمە توانین ببینە خاوەنی دادگایەکی یان نەوعەنما دادگایەکی دەستوری لە بری دادگای فیدراڵی. ئێمە توانین ئەنجومەنێکی دادوەری ئەکتیڤ دروستکەین. پەرلەمان هۆکارە بۆ هەموو ئەو دروستکردانە، بەردی بناغەیە بۆ هەموو ئەوانە. بەڵام ئەوان هاتوون پەرلەمانتاریان ناشرین کردووە، کاری پەرلەمانیان ناشرین کردووە بەمەبەست بۆ ئەوەی ئەو دیکتاتۆریەتی ئانویست چەند ساڵە لە ژوورە تاریکەکانەوە ئیشیان بۆ کرد بۆ ئەمڕۆ بوو، بۆ کابینەی نۆ بوو. بەڵام خەڵک وشیارە، خەڵک تێگە، خەڵک کاغەزی سپی خوێنێتەوە ئەمڕۆ. بۆیە بە هیچ شێوەیەکەوە قبول نابێ. بێگومان ڕوئیای من نییەوە خۆم، ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە نادائیدی بێ حورمەتی بەدام و دەستگا کانی هەرێمی کوردستان بکرێت کە پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و تەنانەت سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیشە و تەنانەت ئەنجومەنی دادوەریشە. خەڵکی کوردستان هەمووی کەمتر یان ساڵێک کەمتر لە ساڵێکە بینیان کە بەرامبەر یاسای هەڵبژاردن چ بێ حورمەتێکیان کرد. یاسا ئەگەر سەروەر نەبوو، پەرلەمان ئەگەر ئەکتیڤ نەبوو، ئەنجومەنی وەزیران ئەگەر ئەنجومەن نەبوو بە مانای کەلیمە، سەرۆکایەتی هەرێم ئەگەر ڕەقیب و هەنگاونەر نەبوو، تۆ چی ئەمێنێتەوە؟ بۆیە گوسوڵی ئەمریکا وتی ماڵەکەتان کارتۆنە و بە تۆزێک تەڕبوون ئەتوێتەوە. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگری لەو ئەقلێتەکە ئەقلێتە ڕوخێنێ، کۆتایی پێهێنێ بۆی ئەمانە مانای خۆیان بۆ بگەڕێتەوە لە پێناو یەکێتی نا، لە پێناو خەڵکی کوردستان. پارتیێکیش ئیستیفادە لەوەکە، لە زاخۆش خەڵک ئیستیفادە لەوە ئەکا. یعنی بڕۆ ئێستا هێڵی لە دۆک لەژێر هێڵی هەژاریە زۆرترین ڕێژەی هەیە لەسەر تاسەری عێراقدا. بەهۆی چێوێت تازە بۆ ئینتیخاباتەوە خەریکن لای بۆ ئەکرد بۆی دەنجام داتێ بۆ فریاشیان ناکەوێ. چەند شوێنێکیان کردو بۆ پیانوانە بێ کە ئەمە ئاوەدانە. ئەم ئەقلێتە تاکڕەویە کاکسەرتی پەیوەندی بە بانگەشەوە نیە، پەیوەندی باڵبژاردنەوە نیە و ئەگەر بێت و خەڵکی کوردستان هێز و لایەنە سیاسەکانی دیکە کە کورسی ئەهێنن یارمەتی ئەو ڕوویایی سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان نەدەن، هیچ گومانتان نەبێ. ئەمە ڤیددیۆیە و ئەمە تەلەڤیزۆنە. زۆر دڵنیاتانەکەم کارێمی کوردستان کۆتایی پێدێ، کارێمی کوردستان لەسەر پێ نامێنێ لەبەرەوەی زۆر دەمێک کە زەنجی کۆتایەکەی هاتووە. بەڵام ئەوەی وەستاندوویەتی خەڵکە دڵسۆزەکەیە، خەڵکە تێکۆشەرەکەیە، ئەوانەی زال لە هەر شوێنێکا بن. بۆیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و دڵنیاشین پشتیوان بەخوای گەورە و بە حەماسەت و دڵسۆزی خەڵکی کوردستان زۆرترین پەرلەمانتار لە هەر چوار بازنەکە بنێرێتە پەرلەمانی کوردستان، شکۆ بۆ پەرلەمانی کوردستانی بکۆی مامەڵەکردن لەگەڵ ئەو ئەجێڕێتەوە.
پێشتری ژێچێتی بە توندی دەستی پێوەگر بوو سەرۆکێکی هەبوو کە ئەیویست بە هەر شێوازێک بێ مقدسی ئەو شوێنە بپارێزێ بەڵام جێگرێک و سکرتێریان بۆ دانابوو لەگەڵ نزیکەی 55-56 پەرلەمانتاری تەزویر بە تەزویر دەرچوو طبعاً تۆ هەر ئەو دیوە ئەیباتەوە کە ئێوێ وێنەیەکی ڕەش بداتە پەرلەمان وێنەیەکی ڕەش بداتە دام و دەستگا چاودێریەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیابن ڕوئیای تەنها ڕەخنەگرتن نییە ببوور ئەوەت لە کۆتایە بۆ تەواوکەم تەنها ئەوەش نییە ئێمە بۆی ڕەخنە لە پارتێگرین بۆی ڕەخنە لە وەقڵێتی ناو پارتێگرین کە بەڕاستی هەرێمی کوردستانی بردۆتە تونێلێکەوە کە ئەو سەری نەک دیار نییە نیەتی ئەبێت دەری بێنینەوە ڕێگای دیکە هەیە شوێنی دیکە هەیە بۆ ئەوی هەرێمی کوردستان هی هەمووان بێ حکوومەتی هەرێم هی هەمووان بێ پەرلەمان و پەرلەمانتار بە جۆرێک ئەکتیڤێکە بتوانێ بەڕاستی چاودێری بکە و خزمەت بکە و بتوانێ ئێمەش لەنا ئەو هەموو جیهانە گەورەیە کە خوای گەورە هەموو نیعمەتێکی پێداوین بتوانین خەڵکەکەمان بە خێر و خۆشی بژینەک 14 ساڵێ مە بڵین بودجەنیە مەعاش تاخیر بوو کەی مانجی هەژدێ کەی مانجی نۆدێ کەی ئەوەی تردێ وەڵا ئەوە جادەوە ئەمانە هەموو شتی زۆر بیداین ئەگەر لەو تونێ لە بینە دەرەوە کە ئەو سەری گیراوە چێتەوە سەر سکەی خۆی ئەمانە هەموو ئەتوانرێت چاک بکرێ. سپاس بۆ زانە حەسەن کاندیدی ژمارە 29 لیستی 129 کەتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون هەر شاد و بەختەوەر بن.